سڵاو لە سەرزەم بینەرە عیزەکانی کەناڵی سۆرانبۆز، زۆر خۆشحاڵم لە ڤیدیۆیەکی نوێدا بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمە دووەم ڤیدیۆیە بەدەنگی خۆم لە کەناڵەکەی کاکە سۆران بۆتانی بڵاو دەکەمەوە و لەوانەیە زۆرێکتان من نەناسن. من ناوم هاوکار و یەکێکم لە یوتیوبەرە کوردەکان و هەروەها لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. جا ئەگەر حەستان لێیە بینەری بابەتی زانیاری ببن ئەوە بچن تەماشای کەناڵەکەم بکەن و ئەگەر کەناڵەکەمتان بەدڵ بوو هیوادارم سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زۆریشمان نەماوە بۆ هەفتەکەی سەبسکرایب با بزانم بینەرە عیزەکانی کەناڵی سۆرانبۆز دەتوانن کەناڵەکەمان بۆ بگەینە 7,000. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشن داناوە. هیوادارم سەبسکرایبی کەناڵەکەم بکەن گەران ڕزووی بینینی ڤیدیۆی زانیاریتان هەیە و با ئێستا زۆر درێژەی پێ نەدەین. بەهەرحاڵ با دەست بە ڤیدیۆکە بکەین. ئەوەی کە ئێستا زۆربەی خەڵکی لەسەر وڵاتی ئەڵمانیا دەیزانێ ئەوەیە کە وڵاتێکە ڕێک و پێکی لە کارەکانیاندا دیارە، بەڵام زۆر نهێنی هەیە لەسەر وڵاتی ئەڵمانیا کە لەوانەیە خەڵکانێکی زۆر کەم بیزانن لەسەر ئەڵمانیا. بۆیە ئێمەش لەم ڤیدیۆدا باسی چەند یاسایەکی شێتانەتان بۆ دەکەین کە لە وڵاتی ئەڵمانیادا بوونیان هەیە و لەوانەیە پێشتر ئێوە ئەم زانیاریانتان نەبیست بێ. بەڵام پێشەوەی دەست بە ڤیدیۆکە بکەین، لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە بۆی ئێمەش بەردەوام بین، سەبسکرایبی کەناڵی سۆرانبۆز بکە، زەنگۆڵەکە چالاک بکە، فەرموونە ئێستاش با دەست بە ڤیدیۆکە بکەین. یەکەم، لە زۆربەی وڵاتان ناوی سەیر و سەمەرە هەیە کە بۆ ناولێنانی مناڵی تازە لەدایک بوو بەکاری دێنن، بەڵام ئەڵمانیا دژیان بڕیارە وەسا و یاساکەیان بۆ شێوەیەیە. دەبێت سەرەتا ڕێگەزی مناڵەکە جیا بکرێتەوە و دواتر پێویستە ناوی کوڕ یاخود کچ بەکار بهێنرێ و نابێت ناوێک بەکار بهێنرێ بۆ هەردوو ڕێگەزەکە بەکارهێنرا بێت لە وڵاتانی تر و ئەمەش یاسایەکی تایبەتە بە وڵاتی ئەڵمانیا. دووەم، بێگومان زۆربەمان دەزانین کاری لێشفرۆشی لەو زۆربەی وڵاتانی جیهان هەیە، بەڵام حکوومەتی ئەڵمانیا ئاماژەی بەوە کردووە کەم کارە ئاساییە و هەموو کەسێک لە وڵاتەدا دەتوانێت پارەی خۆی بەکاربێنێ بۆ جۆرە کارانی کە باسمان کرد و حکوومەتی ئەڵمانیا بەکارێکی ئاسایی دادەنا ئەگەر خەڵکی پەیوەندی جەستەیی پێکەوە ببەسن و ئافرەتەکان هەر لە تەمەنی 18 ساڵیەوە تاوەکو 55 ساڵی سەرقاڵن بەم کارەوە. سێەم، ئەڵمانیا هەموو ساڵێک یادی ئۆکتۆبەر فێست دەکەنەوە و هەموو خەڵکی لەو یادەدا کۆ دەبنەوە و دەخۆنەوە و ئەو شەرابی کە خەڵکەکە دەیخۆنەوە پێویستە بە پێی یاسای ویلیامی چوارەم بێت و پێویستە گەنم و ئاو و شەکر و خومرەی تێدا بێت و نایاساییە ئەگەر شەرابەکە شتێکی جیاوازی تێدا بێت جگە لەو شتانەی کە باسمان کرد. ئەمەش یاسایەکی تری تایبەتی وڵاتی ئەڵمانیایە. چوارەم، ڕۆژانی یەکشەمە لە ئەڵمانیا زۆر لەسەرخۆیە و زۆربەی گەڕەک و جاداکان چۆڵن و دوکانەکان داخراون. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەڵمانیا پابەندی یاساکانی کتێبی ئینجیل دەبێ و لەو کتێبەدا ئەوە هاتووە کە یەکشەمان بۆ حەسانەوە و ئیسراحەتکردن تەرخان کراوە و هەروە خەڵکی نابێت لەم ڕۆژەدا جولوبەرگەکانیان بشۆن و خەریکی خانوونیەکردنەوە و خانوو بن و چونکە ئەمە یاسایەوە دەبێت خەڵکی تەنها لە ماڵەوەدا بنشێت و ئیسراحەت بکەن و کاتەکە بەڕێ بکەن. پێنجەم، یاسایەکی سەیری ترکە لە ئەڵمانیا پەیڕۆ دەکرێت، ئەوش قەدەغەکردن یاخود نەخوێندنەوەی پارچەی یەکەمە لە سرودی نیشتیمانی ئەڵمانیا کە لەلایەن هیتلەرەوە سرودەکە دروست کراوە و لە سەردەمی ئەڵمانیای نازی ناخوێندرایەوە و پارچەی یەکەمی سرودەکە بە زۆر وشەی پڕمانە دەستی پێدەکرد. بۆ نمونە دەیوت ئەڵمانیا لە سەروی هەمووانەوەیە. شەشەم، هەتا ئێستاش دووکەڵکێشە گەورەکانی خانۆکان بەکاردێنرێن لە ئەڵمانیا. هەروەها یاسایەکی ئەڵمانیا هەیە کە بە هیچ شێوەیەک پارە نەدرێتەوە کرێکارانی کە دووکەڵکێشەکان پاک دەکەنەوە، بەڵکو لە ڕێگەی باج و سەرانی هاوڵاتیان موچەی خۆیان وەردەگرن. کاری ئەم کەسانە پاکردنەوەی دووکەڵکێشەکانە و هەروەها پاکردنەوەی فلتەری تایبەت بە یەکەم ئۆکسیدی کاربۆن. حوتەم، لە زۆربەی وڵاتان ڕێگە بۆ کەسانە نادرێت خواردنەوە کحولیەکان بخۆنەوە پێش تەمەنی 21 ساڵی، بە تایبەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا، بەڵام یاسایەک لە ئەڵمانیا هەیە ڕێگە بۆ کەسانە دەدا خواردنەوە کحولیەکان بخۆنەوە لە تەمەنی 16 ساڵی بەبێ ڕێنمایی کەسێکی پێگەیشتوو. هەروە هەمان یاسا قەدەغەیە کەسانی تەمەن 16 ساڵ جگە لە بیرە خواردنەوەی تر بخۆنەوە هەتاکو تەمەنی 18 ساڵی. هەشتەم، بێگومان هەمومان ئەوە دەزانین کە شەڕی بالیف شتێکی ئاساییە و هەنێک جار مناڵان بۆ گاڵتەنە لێن خۆیاندا دەیکەنە شەڕە بالیف و بە بالیف لە یەکتری دەدەن، بەڵام لە ئەڵمانیا ئەم شتە بە هەموو شێوەیە قەدەغەیە و چونکە بە پێی بیر و باوەڕ و یاسای ئەوان وایە کە ئەگەر کەسێک بە توندی بالیفێ بکەشە بەسەری کەسێکی تردا ئەوە لەوانەیە تووشی مردنی بکە. نۆیەم، زۆرێک لە خەڵکی لە کاتی بەشداریکردن لە خۆپیشاندانەکان ماسکێک دەکەنە دەموچاویان تاکو ڕوخساریان بشارنەوە و ئاشکرا نەبن، بەڵام لە ئەڵمانیا بە هەموو شێوەیە قەدەغەیە لە کاتی خۆپیشانداندا ماسک بگێتە دەموچاوت، چونکە ئەوان دەیانەوێت لەو کاتە هەر کەس تاوانێکی کرد ئەوە لە ڕێگەی ڕوخساریەوە بیناسنەوە و دەستگیری بکەن.
و هەروە یاسایەکی نوێیان دەرکرد لە ساڵی 2017 ئەویژەوە بوو کە هیچ کەسێ نابێ بە نیقابەوە شۆفێری بکات و بۆ ئەو هۆکارانە دەگەڕێتەوە کە پێشتر باسمان کرد. دەیەم لە ڕێگای سەرەکی ئۆتۆبان لە ئەڵمانیا زۆربەی خەڵکی بە خێراییەکی زۆر شۆفێری دەکەن لەو ڕێگایە و هەروە ڕێگایەکی گەشتیاری و جوانیکی زۆری پێوە دیارە، بەڵام حکوومەتی ئەڵمانیا یاسایەکی دەرکردووە، یاساکەش ئەوەیە کە نابێ هیچ کەسە بە خێراییەکی زۆر شۆفێری بکات لەو ڕێگایە، و ئەگەر بە خێرایی زۆر شۆفێری کرا ئەوە شۆفێرەکە دەستگیر دەکرێت و تووشی سەرپێچیەکی گەورە دەبێت و پێویستە پارەیەکی زۆر بدات بە حکوومەت و لە هەما کاتدا شۆفێریکردن بە خێراییەکی زۆر زیانی هەیە و ئەکرێ ببێتە هۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکە لە هەر کاتێ بێت. بەڵێ عزیزان بۆ شێوەیە هاتنە کۆتای ڤیدیۆکەی، وادارم ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت و ڤیدیۆکە جێگە ڕەزامەندی ئەوەی ئازیز بوو بێت. ئەگەر هاتوو ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە داواکارم ئەم ڤیدیۆمان بۆ بگەێنن بە 5,000 لایک. ئەگەر هاتوو ڤیدیۆکە گەیشتە 5,000 لایک ئەو بە بەردەوامی لەگەڵ کاکە سۆرانە لە کەناڵەکەی سۆرانبۆس بامان شێوە ڤیدیۆ بڵاوەکەینەوە و لێرەش چالاکیمانە بێ و ئەو کەسانی کەم نیش ناناستن لینکی کەناڵەکەم لە خوارەوەدانەوە. ئەگەر تاکو ئێستا سەبسکرایب من نەکردووە ئەوەی وادارم سەرلانی کەناڵەکەم بکەیت و سەبسکرایب بکەیت بۆ ئەوەی بینەری ڤیدیۆ زانیاریەکان ببیت و بەهێستا زۆر درێژە پێ نەدەین. بەو شێوەیە هاتنە کۆتای ڤیدیۆکە، هاوکارتان لەگەڵ بوو تاوەکو ڤیدیۆیەک تر و تاوە کاتێک تر بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.